سەبارەت بە کۆبوونەوەی ئەوڕۆ دوو تەوەرەگەوە بوو ئەوەی پاڵەوانێتی فێرگەکان بوو کە ئەوازەم یەکی حەوت دەست پێ دەکات ویش دابەشکە بە سەردوو کۆمەڵی یەکەم کە هەشت فەریقە کۆمەڵی دووەمیش دە فەریقە لە هەر کۆمەڵی چوارتی بەسەر دەکەوێت چوار قوتابخانە بەسەر دەکەوێت بۆ پاڵەوانێتی کۆتاییەکان هەروەها بە سەبارەت بە پاڵەوانێتی تازە پێگەیشتوانی خولی ناوی کوردستان کە ئەمیش سێزدەیانە بوو تاوان بەداخەوە کە دوو یانە پاشەکشیان کرد یانەی گاڕا و هەروەها یانی شێروان ئەویش بەهۆی ئەوەی قەیرانی داراییەکەوە قەیرانێکی زۆریان لەسەرا ئێوە پاش ئێمە ئەومان کرد بە سەبارەت بە پێی ڕێنمایەکان هۆ دوو یانە دوو پلە دابەزین هەروەها هەر یەکەن غڕامەکرە بە 1 ملیۆن دینار بەڵام لە جێگەی ئەوانەکەەوە یانەی ئاشتی و یانەی دەربەندی خانەوانی نووساویان پێشەش کرد بوو کە بتوانن بەشداری بکەن ئێمەش بە خۆشحاڵیەوە هۆ دوو یانەمان زیاد کرد لە جێگای گاڕە و لە جێگای تیپی شێروانە.